مستەفا کازمی کە لە دوای گرژی و ناکۆکی زۆر دوجار بوو بە سەرۆکوەزیرانی عێراق لە ئێستادا وێڕای هەنگاوە دیبلۆماسیەکانی لە ناوخۆی وڵاتی چەندین هەنگاوی ناوە بە ئاراستەی گەڕاندنەوەی شکۆ و باشترکردنی ژیانی هاوڵاتیان کە بەشێکی هەنگاوەکانی لای شەقامی عێراقی بە گرنگ وەسف دەکرێن. یەکەی لەو هەنگاوە سەرەکیانەی کازمیش کە هێشتا ڕوون نییە کۆتاییەکەی بەچی دەگات کۆنتڕۆڵکردنەوەی ئەو دەواازە سنووریانەیە کە داهاتەکەیان ناگەڕێتەوە خەزێنەی دەوڵەت. بەوتەی ئەم چاودێرە سیاسیە لە ئەگەری بەردەوامی کازمی و سەرکەوتنی لە مەرکەز سەختەدا سەرۆکوەزیرانی عێراق بە جیاواز لەوانی تر وێنا دەکرێت و ئەمەش پێگەی کازمی بۆ داهاتوو بەهێزتر پیشان دەدات. باس لە بەهدەردانی پارەیەکی خەیاڵی دەکەن لە دەواازە سنووریەکان کە بەداخەوە لە عێراق لەبەر ئەو دەسەڵاتی میلیشایی و ئەو دەسەڵاتە جۆرە جۆرانەی کە دەستی بەسەر دەواازە سنووریەکان داگرتووە و بە احترافی بەشێکیان لەوەی کە بەشێک لەو دەواازە سنووریانە هەبووە پێشنیوەڕۆ لەبەر دەسەڵاتی حکوومەتی فێدرالیدا بووە دوانی وەڕۆکەی میلیشیاکان دەستیان بەسەر داگرتووە و بەشێک لەو دەواازانە کە بە تەواوی هەبووە لەژێر دەسەڵاتی حکوومەتی فێدرالیدا نەبووە. ئەوە کاریگەری لەوە کردووە کە داهاتێکی زۆری عێراق بەپێی راپۆرتی ئەو لیژنانی باسمکردن بە فیڕۆ بچێ، بەڵام لەبەر ئەوەی کە عێراق نەوتی فرۆشتەوە پارەی نەوتەکە توانیوێتی ئیداراتی خۆی پێ جێبەجێ بکات لە موچە و لە شایستەدارایەکانی شوێنەکانی تر و بەڵام لەو ماوەیە کە کازمی دەسەڵاتی گرتە دەست وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران فریاکەوت لەوەی کە بتوانێت چۆن ئەو بارە دارایی کە لە ڕووی قەیرانیش دارایی سەخت تووشی عێراق بووە چۆن بتوان ڕاستی کاتەوە و کۆمەڵێک پلانی دەستپێکردێکی لەوانە ئەساسن ینی کە کەوتە پێش هەمویانەوە لە ئەولوێتی کارەکانیدا بوو مەسەلەی کۆنتڕۆلکردنەوەی دەواازە سنووریەکان بوو. پەیوەست بەو دەواازە سنووریانەی کە لە هەرێمی کوردستانیشدان بەوتەی دەشتی قادر ڕۆژنامەنووس و شارەزای بواری یاسا حکوومەتی فیدراڵ بەتەنها و بەبێ گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان ناتوانێت دەست بەسەر دەواازە سنووریەکانی هەرێمدا بگرێت. دەشتی قادر ئاماژە بۆش دەکات هەرێم قوارەیەکی دەستوری هەیە و بەپێی دەستوریش حکوومەتی هەرێم مافی پارێزگاری کردن و پاراستنی دەواازە سنووریەکانی هەیە. ئیدارەدانی خاڵە سنووریەکان لە دەسەڵاتی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمە، یعنی ئەو هەوڵەی حکوومەتی ناوەند بۆ کۆنتڕۆڵکردنەوەی دەسەڵاتەکانی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی منفەزە حدودیەکان نادەستوریە بەتەنیا. ئێمە ناتوانین خاڵە سنووریەکان بەتەنیا بخەینە لە ڕووی یاساییەوە بخەینە چوارچێوەی دەسەڵاتی حکوومەتی مەرکەزەوە لەبەرەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی مەرکەز حەسریە دیاری کراوە لەوانە زیاتر ناتوانرێ. بەڵام ئەمە لە تێبینی هەندێک شت بکەین باشە. یەکەمیان لە مادەی 110 هاتووە دەڵێ بە ڕێخستنی سیستمی بازرگانی لە خاڵە سنووریەکان دەسەڵاتی حکوومەتی ناوەندە و ڕێکخستنی گومرگ و تەنزیمکردنی لە دەسەڵاتی هەردوو حکوومەتە، حکوومەتی ناوەند لەگەڵ حکوومەتی هەرێم. حکوومەتی هەرێم توانێت ئیسفادە لەو مادەیە بکە و مادەی 3 فەقەرەی 3 و فەقەرەی 4 لە یاسای منافذی حدودی قانونی منافذی حدودی کە لە ساڵ 2016 لە پەرلەمانی عێراق دەرچوو ئەگەر لێرە قانونی نفازی بۆ دەرچێت لە هەرێمی کوردستان ئەو دوو مادەیەش وەکو چۆن بڵێ دەسەڵات دەدات بە هەرێمی کوردستان کە لە ڕووی ئەمنیەوە بە تەنسیق لەگەڵ بەغدا ینی منفەزە حدودیەکان یاخود خاڵە سنووریەکان بپارێزێ. ساڵانێکی زۆرە هەولێر و بەغدا لەسەر پرسی هەناردەی نەوت و خاڵە سنووریەکان و داهاتەکەی ناکۆکی زۆریان هەیە. لە ئێستاشدا سەرجەمی ئەو پرسانەی کە لە ساڵانی ڕابردوودا خاڵی ناکۆک بوون هێشتا ئاسۆی چارەسەرکردنیان ڕوون نییە و ئەمەش لە کاتێکدایە هەرێم لە قەیرانێکی قوڵدایە و بەغداش تا دێت مەرج و پێشمەرجەکانی لە بەرامبەر موچەی فەرمانبەرانی هەرێم زیاتر دەکات. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.